شاباس ئێستا تۆزێک سەیری یاری تۆپ پێمان کرد زیاتر تۆ سەیری یاریە ناوخۆیەکانەکە یاخود جیهانیەکان دیمەن خۆی ئەو پرسیارە پلیسێک هەموو گەنجی وەڵایم باتەوە من بەڕای من خۆم باسی خۆمەکەم ئەوەی یانەکانی دەرەوە یاریزانەکانی دەرەوە ناسم یاریزانە کوردەکان ناناسم وە زیاتر سەیری یاری دەرەوەکەم نەک زۆربەی گەنجستەوە لە کوردستان وای بە دڵنیاییەوە بەڕای من زیاتر مەسەڵەن بە لەسەری بکۆڵینەوە بزانین هۆکارەکانی چییە با پرۆگرامی ئەمجارەمان لەسەر گەنج و وەرزشی تۆپی پێبێ زۆر باشە باش میوانن vê carê yên bernameya Gencanê Sefîn Kanebî li sala 1967 li Hewlêr ji dayîk bûye. Sefîn serokeyekî tiya Topîpê Kurdistanê. Amanc Mehmûd li sala 1979 li Hewlêrê ji dayîk bûye. Xwediye bawernameya masterê li zanistên werzişê. Amanc rahênerê yaneya werzişî brûske. ئیڤان خالد لە ساڵە 1991 لە هەولێرê ji dayîk bûye. Xwediye bawernameya diplome lê rakandinê. Îvan yarizanê yaneya pêşmergê Hewlêrê ye. Esad İsmaîl li sala 1984 li Hewlêrê ji dayîk bûye. Xwediye bawernameya bakaloryosê li zimanê îngilîzî. Esad rojnamevanê werzişî ye. بەخێر بن بۆ بەرنامەی گەنجانە بەڵام من دوو سەرنجم هەیە یەکەمیان خۆزگە هەمومان جلی وەرزشیمان لە بەرابووە لەبەری کە ماشەڵڵا هەمووتان وەرزشکارن دووەمیان بۆ مەبەستی ئەوەی کە لێرە بەرنامەمان کردو ئەوەیە دیارە داوامان لە چەندیانەیە کرد بۆی کە شوێنێکمان بۆ دابین بکەن لەوێ بەرنامەکە بکەین چونکە بەرنامەکە پێویستە بە وەرزشەوە بەداخەوە کە وتیان ناگونجێ بەرحاڵ ئێمەش هاتینە کافتریایە کە لێرە گەنجان زۆر کۆ بنەوە سێری یاریەکەن پێشی بچی ناو گفتوگۆکان ئێمە چەند ڤۆکس پۆپێکمان وەرگرتووە قسەمان لەگەڵ گەنجان کردووە پرسیارمان لێ کردوون ئایا خۆشەویستیتان هەیە بۆ یانەیەکی ناوخۆیی تۆپی پێی کوردستان یان دەرەوە با وەڵامی گەنجەکان ببینین و دەسەکەین بە گفتوگۆکان وەکو گەنجێک خۆشەویستی بۆ یانە ئەوروپیەکان هەیە یان یانە ناوخۆیەکانی کوردستان وەڵە بەڕاستی ڕاستی بێ منوەکو گەنجێکی کورد زیاتر هەوڵ و خۆلیان بۆ یانە ئەوروپیەکان هەیە وەک لە یانە کوردیەکان لەبەرەوەی لە کاتێکدا یانە کوردیەکان بە تایبەتی بۆ نمونەوە کە نادی سلێمانی چەند مێژوویەکی هەیە بەڵام بەرایەس خراوە ئەگەر ڕازگۆ من لەگەڵ تا خۆشەویستیەکەم زیاتر بۆ یانە ئەوروپیەکانە شەر نییە تەنها لەبەر ئەوە بێ کە من عاشقی لایەنێکم یان عاشقێکی نادیەکەم یان خولێک بم خۆشەویستیەکەم بۆەوەی کە لە ڕووی کواڵەتی و لە ڕووی پێشکەوتنی ئەو یاریانە و ئەو کواڵەتی ئەو شوێنەی کە تیا ئەنجامەدرێن من ڕای خۆمەوە حەزم لە ژنەکەی خۆمەوە تیپەکەی خۆمانە شاری سلێمان یەکە خۆمان بەخۆ دنیاوانێ وەکوان بەقوە دنیا یانی یاریزانیان بەقوە دنیا لە ڕووی ڕایەنەرەکەوانە ڕەنەنە بەقوە دنیا بۆیە ئەژینا خۆ ئاساییە خۆشە منیش هەندێری بەشەلۆنام بەڵام زیاتر سلەیمانی پێ باشتر ئەمە ڕای گەنجەکانمان بوو کە زۆربەیان هەواداری یانەکانی دەرەوەن زیاتر بەڵام لە پرسیارێکی زۆر سەرێکی ترەوە دەست بە یەکەم کاک سەفین یاسایەک هەیە بۆ پاراستنی مافی یاریزان لە کوردستانە؟ ڕاستی ئەوەی بەڕێزت باست لێوە کرد کە یاسایەکە بێت یاخود بۆ مافی یاریزانان بەداخەوە یاسایە نییە لەبەرەوەش نییە ئەبێ بەخۆی یەکێتی تۆپی کوردستان سەر بە لژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستانە جارێ دەبی سەروی خۆمان لژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستان یاسای هەبیتن اینجا ئێمەش لەسەر یاسایوان دەتوانین کار بکەین بەڵام بەداخەوە تاکو ئێستاکە لە پەرلەمانی کوردستان مسادەقە لەسەر ئەو یاسایە نەکرایە بۆەوەی لژنەی ئۆلۆمپی و خۆتی سەرجەم یەکێتی وەرزشەکانی کوردستان تاکو بتوانن بە یاسا کار بکەن کەسمان بە یاسا کار ناکەین لەبەرەوە یاسامان نیەوەش گوناحی مێ تێدا نیە ئێمە زۆر جار دەختمان لەسەر ئەو گەورەترین کێشەی ئێمەی وەرزشیش لە کوردستان ئەوەیە کە یاسامان نیەگە بێت و یاسامان هەبا لەوانەیە زۆربەی وێشتێتی وەرزشەکانی ئێستاکە لە پەک کەوتون دێ بە پێ یاسا دەیانتوانی داوای مافەکانی خۆیان بکەن بۆیە ئێمەش ئەوەی کاری پێ دەکەین تەنها ئەو کەسەیە کە لێچێت تۆپی کوردستان
هەندێک زاریش زۆر زاریش پرچۆرا بە برادرە بە ڕێزەکانی کە لەو وارە شارەزاییان هەیە پێش کۆبنەوەکان پرسوڕایان پێ دەکەین یاخود ئیسناد لەسەر ئەو یاسای یەکێتی تۆپە پێی وڵاتان هەیە کە هەیە کاری پێ دەکەین ئەگەنا بە فەرمی نییە بۆیە ئەو یانانەش زۆر جار نەک زۆر جارەوە چەندین ساڵە دەتوانم بڵێم یاریزانەکان کە تونە ژێر دەستی ئەو یانانە لەبەر نەبوونی یاسایەک. کاگەسات جۆل لە قسەکانی کاکسەفین بوو چێکم تەرخەمە ئەوڵێ ئەمە چەند جارێک قسەمان کردووە لەگەڵ سەر و خۆمان بەڵام ئەوان کە یاسایان نەبێ ئێمە چی بکەین؟ ڕاستەکەی سوپاس بە هەموو لایەکتان ینی بەڕاستی ئەو تەوەرەیە مەقسەی لەسەر دەکەین من پێم وایە ئەوان پێویستی بە چەندین وەرکشۆپ و کۆنفرانسەیە چونکە بەڕاستی لە کوردستانی ئێمە گەنج بەداخەوە ینی کە دڵم بەداخەوە قەدرێکی زۆر زۆری لێ دەکرێت ینی بەڕاستی لە ئێستادا من پێم باشە کە ئێمە ئیڤان خالیل لێرە یاریزانی تۆپێ و ئەوانەش هەموو ئەزمونێکی باشیانێ لە تۆپی پێ گەنج لە کوردستان من وای دەبینم بە حکمی ئەوەی من نزیکەی زیاتر لە 10 ساڵە لە دۆخی یاریزانەکان نزیکم ئەوەی ئێستا کە دەبینم گەنج لە کوردستان بەداخەوە بەڵێ زمینەیەکی تۆپی پێ هەیە کە بەڕێز سەفینکانەبی سەرۆکی فیدراسیۆنی تۆپی کوردستان ماوەیەکی زۆرە سەرپەرشتی دەکا بەڵام گەنج لە کوردستان بەڕاستی ئێمە دەبین هەمومان هەستی پێ دەکەین بێنازە بێپارەیە تەنانەت بێ مستەواش دەکرێت ینی دۆخێکی زۆر بێنازیەکەی لەوەیە ینی بەداخەوە ینی گەنج لە سەردەمی کۆمەڵێک بەرپرس و کۆمەڵێک کەسانی ئیداری یاری دەکەن کە ئەمانە ینی زۆری نیان هیچ لە زانستی تۆپی نازانن هەمویان بە عەقڵی حیزبی و سیاسی مامەڵە لەگەڵ یاریزانان دەکەن ینی بەشێکی زۆری لە ئیدارەی یانەکان دەستی سەرپەرشتیاری یانەکانە بەڵێ ینی ئەوانەی ینی تۆ یاریزان لەژێر سەرپەرشتی ژمارەیەک ئەندام و دەستەی کارگەری و سەرۆکی یانەکانیش دەکەن بەداخەوە ینی زۆربەی سەرۆکیانەکان زۆربەی ئیدارەی یانەکان ینی ئەمانە بوونەتە سەرەتایەکی مەترسی بۆ ژیان و تەنانەت بژێوی یاریزانانیش چونکە ئەمانە بەڕاستی هەر بە عەقڵیەتی هەمان حیزبی و ناوچە و مەکو و مەڵبەند و لەقەکان مامەڵە لەگەڵ یاریزانان دەکەن یعنی ئەمە زۆر نمونەمانەیە من حەز دەکەی لە زاخۆ پێدا دێم تا دەکاتە گەرمیان هەمویان حکومەت ئاوریان لێداوەتەوە بە نمونە ئێستا من دەرفەتم پێ بدەن تەنها لێ خولەک زاخۆ خاوەن یاریگەیەکی ڕازاوەیە یاریگەیەکی گەورە حکومەت بۆی دروست کردوون بەڵام بڕۆ بزانەتی بەسەر هاتووە یعنی دۆخێک دروست بووە چی لێ هاتووە گەنج زوڵمێکی زۆری لێ دەکرێت لە ڕووی مافی دارایی و شایستە داراییەکانی لە ڕووی ئەوەی کە ئەسن هەندەرەکانش تۆراون کەس ئامادەنین بێن بە دیاری کۆمەڵێک بەرپەرز دابنیشن کە وێنەیەکی ناشرین شارەکان پێشکەش کردووە ئەمانە بە جۆرێک نائیدارین بگرە فیفا لە فیفا سکاڵانە تۆمار کراوە ئێمە بینیمان ئێستا زاخۆ ینی لە خوری ناوی عێراق فیفا عقوبەیدا تا بگرە تا هەولێر و تا دەچە سلێمانی لە سلێمانی شتێک نەماوە بناوی وەرزش یاریەگەیەکی گەورە لە نێو سنتەری شار دەرکای قەپات کراوە بۆتە قوربانی چەند کەسێکی حیزبی و سیاسی بەڕاستی ئەم بابەتە قسەی زۆر زۆرە هەڵدەگرێت بەدڵنیاییەوە بەس کاکیبان بە ئەو پرسیارە لە تۆ بکەم چکە تۆ یاریزانی ئایا نەبوونی یاسا کاریگەری کردوتە سەر بژێوی ژیانی یاریزانەکان؟ بەڵێ سواز بۆ دەرفەتە سواز بۆ کوردستان بسیار بەڕاستی یاریزان لە کوردستان ڕوبەڕووی کۆمەڵێک کێشە دەبێتەوە کاتێک با بڵێن دەیوێتن بەشداری با بڵێن خولەکان بکەیان لە یانەیەکە یانەکان با بڵێن بە عامەتەن زۆربەیان هەمیشە یعنی مافی یاریزانان دەخۆن ئەو بۆندەی کە لە مابەینی یاریزان و لە مابەینی یانەکە هەیە کار پێ ناکرێتن یعنی سبە و دووز بیت ئەو یاریزانە ڕۆبەڕووی کێشەیەک دەبێتەوە یا مافەکانی دەخورێ یان تووشی پێکانێک دەبێتن پاشانەکە مافی ئەوەی نادرێتە کە با بڵێن هەمووی ئەستۆی ئەو پێکانە لە ئەستۆیانەکە بێتن ینی ئەوانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی بەڕاستی یاریزان هەمیشە لە پاشەوە بێتن نەبوونی یاسا حتمما وای کردووە یاریزانان مافخورا بوون هەرچەندە کاپ سەفینیش تازە باسی کرد دەبی ئیش لەسەر ئەوە بکرێتن بەڕاستی زۆر مافخوراون لە ڕووی با بڵێن ئەو حەقی کە دەیدرێتی لە ڕووی مادیەوە بەڕاستی یاریزانان مافی خۆیان پێ نادرێت وەزایدان ناتوانن بەڕاستی یاریزان خۆی چیە یاریزان لە ڕووی نەفسیەوە ئەگەر بێت و ئامادانە بێتن ڕوبەڕووی کۆمەڵێک کێشە دەبێتەوە ناتوانانی پێشکەوێت ناتوانانی ئەدایەک پێشکەش بکاتن با لێرە بۆستین باشە ئەم کاگامە جۆک ڕاهێنەرێک کاگیڤان ئەڵێ مەسەلەن ڕاهێنەرەکان دەستەی سەرپەرشتی یانەکان ئەو عەقدە جێبەجێ ناکەن هەتاتان ئەسعەدی ئاماژەی بۆ کرد کە لەلایەن دەستەی یانەکانەوە کە مافیانە خوڕێت تۆڵی چی؟ پێش هەموو شتێک بەناوی خۆی گەورە لە ڕاستی ینی زۆری ئەو قسانەی کە کردیان هەر هەمووی ئاماژە بۆی دەکات کە وەکو
کاک مامۆستا سعدیش باسی کرد کە گەنج بێنازە گەنج لەبەر چ بێنازە ئەو یاریزانانە لەبەر چ ناگەنە پیشەگەری ناگەنە ئاستێکی وا وەکو ئەو وڵاتانە یاخود ئێمە وەکو سەرەتا ئاماژەتان پێکرد بەشێکی زۆر خەڵک سەیریاریەکانی دەرەوە دەکات سەیری خۆمان ناکە بەڕاستی کێشەکان زۆرە ئەگەر بین وەکو بەرنمەیەک و دوودا بەڕاستی لە سەری تەواو ناوێت بەڵام ئەمە بین چەند خاڵێکی سەرەکی هەیە لەوە کە بتوانین چۆن وەرزشی کوردستان بە تایبەتی تۆپی پێ بیکەینە پیشەگەری بە چ شێوازێک بیکەینە پیشەگەری چۆن ڕێز لە یاریزان بگرێ یاریزانەکان بگرین وا مافەکانیان نەخۆین ئەمە ینی ئەوانە زۆرە یاریزانیش چی بکە ئێستا یاریزانەکانیشمان کەم تەرخەمن لە ڕاستی بەس کێشەکە لە دەستەی کارژێر و یاخود بەڕێوەبردننی خولەکان نییە کێشەکە لە لای هەمووەکەمیەکان لە چێوەیە ئەگەر بین باسی یاریزان بکەین یاریزان گرنج بۆی نادە لە داهاتوو کە فکلۆی بکاتەوە بێتە پیشەگەر بتوانێت بچێتە دەرەوە لە شوێنی شتری احتراب بکە بتوانێت یاری بکە هەر چەندە بەهرەمەندی زۆر لێ هاتومانێ بەڵام بیرکردنەوەیان ڕۆشنبیرانە نییە فکلۆی ناکەنەوە کەس بە دوو زبەی بتوانن لە داهاتوو گەشتبین بن بە داهاتوو بتوانێت لە داهاتوو ئەگەر لێرەش نەبی لە شوێنی بەڵام یاریزانەکەی جوڵێن ئەوان بە جۆری و گرێبەستی کە دانراوە ئەوان جێبەجێ ناکەن و مافمان ئەخورێت بەڵێ ئەو کاریگەری ناکات سەرەوە یاریزانێک ئاستی زۆر بەهێزیش بێ کاتێک ئەبینێ دەستەی یانەکەی غەدری لێەکە ئەڵێ بۆچی و توانیان بکە خۆم لە هەموو یانەکانی هەولێر یاریم کردووە لە هەر هەموو یانەکانی هەولێر کە یاریم کردووە لە هەر هەموو یانەکانی مافم خوراوە وەکو یاریزان لە هەموو یانەکان ینی ئێستاش گرێبەستی 10 ملیۆنی و 15 ملیۆنیم لە یانەکان ماوەتە ئێستا وەرم نەگرتووە ینی ئەگەر بین باسیەوە بکەین چکە وەکو باسییاکردنی یاسایەکەیە نە شتێکەیە مافی یاریزان بپارێزی یاریزانیش بیر لەوە ناکاتەوە خۆی بەرەو پێش ببە بەڵام کێشەکە لە تەنها لە یاریزان نیە وەکو باسم کرد لە هەموو شتەکانە لە کارگێڕی کاک مامۆستا سعد ئاماژەی پێکرد لە زۆری شتەکانە زۆرە شتەکان زۆرە باسیەکەین لە کۆی پرۆگرامەکە ئینشاڵڵا فریاکەین کاک سەفین یاریزانانی ئێمە تا چەند مەسەن هۆشداریان هەیە لەسەر مافەکانی خۆیان بەڕاستی یاریزانانی مە زۆر هۆشیاریان نییە نەک یاریزانن ئەوە ئیشی ڕاگەیاندنە زیاتر ئیشی دەستەی کاجێڕی یانەکانە ئەو هۆشیارە بە یاریزانان بدەنەوەی هۆشاری بدەن ئەوەی باس لەسەر مافەکانیان دەکەن ئستحاقی خۆیان حەق خۆیان وەڵام وەکو مامۆستا سعدی ئیشارەتیدا کە دەڵێ بەڵگەم هەیە لەسەر ئەوەی زاخۆ منیش بەڵگەم لەسەر یاریزانان زۆرە من سەرۆکی فدراسیۆنی تۆپی پێم بەڵگەشەوەی هەمویان دەتوانن شایدی بدەن پێشتان ساڵێک لەوەی پێشتر عقد و بۆندوانە لە لای ئێمە مسادقە دەکرا ئێمە دەبووینە تەلەفی سێم ئەگەر بعد بە مافی ئەو یاریزانە لە لای یانەکەما بە لە بەیانەکە بیدا بە ئەگەرنا لای یاریزانەکە بە بۆ یانەکە دەبا بگەڕەوە بەڵام بەداخەوە ئێستا ئەوڵدە ناکرێت دەکرێت بەڵام دوور و نێزیک پەیوەندی لەسەر لەگەر ئێمە پەیوەندیمان پێنیە بڕیارماندا وەکو تەرەفی سێم وەکو تەرەفی سێم لێ هاتینە دەرێ هۆکاریشەیە هۆکارەکەش کە ئەو بەڕێزانە لەوانەیە بزانن بڕیارماندا بوو بۆندی یاریزانانی کوردستان یانە و یاریزان لە سەتاسی بۆ یەکێتی تۆپی کوردستان بێت بە تەواریدێک بۆەوەی تاکو بتوانین ئێمە بەیانی هەر کێشەیەەکە گرفتێکە بینی یاریزان و یانە بۆیان چارەسەر بکەین بە پێی بۆندەکەی کە ئەو تۆڵەیەگە لە سەتاسیەکەمان نێ ئێمە بدیفاع لە هەموو دنیا وایە مامۆستا دەزانی لە هەموو دنیا ئیتحادە هەرچێە هەتا و کەسەی ینی یاریزانێک دەباتە یانەیەک استحق خۆی لە یاریزانەکە ئەوڵێ 10 ملیۆن و 15 ملیۆنم لای یانەوەرشەکان لەوانەیە دەیان یاریزان هەبێ مامۆستا بەڕێز بڵێم ئێمە ئەخیم حەقی ئەما وەرەگرێتەوە پارێ زۆرە بە قسەکەی خۆم تەواو بکەم ئێمە داوامان کرد سەتاسێ ئیدی یاریزانەکانی کوردستان زۆربەی زۆری یانەکان کە بە خۆم لە یانەی هەولێرە بووم ئاگدار بم بۆندی یاریزانانی یانەی هەولێر چەند بوو ئەوەش یاریزانی یانەی هەولێر بوو زۆربەی یانەکان کە داوای سەتاسێمان کرد هەموو یاریزانەکان بۆندیان زۆربەی لەگە یانەکان بە 1000 دینار کرد بە 1000 دینار ئامادەنا بێن یاری مەسەن بۆ نمونە بۆ یانەی هەولێر بکەن یان بۆ بروسگیان بۆ ئارات بۆ هەر نادێک بەڵام کە بۆ 1000 دینار کە دەبوو کێشە لە ژێر بەژێری بە 10 ملیۆن و 15 ملیۆن بوو بەڵام بۆندی ڕسمی کە داهاتە لایمە 1000 دینار کە داهات شکاتی دەکرد دەیگۆدە پارە کە تەماشای بۆند نەکرد دەکرد 1000 دیناری تەوقع دەسەکرد یانی لەوەی زیاتر ئستحاقی نەبوو ئەو نادێ بیدراتێ مشکلەکە ئەوەیە بۆچی هۆکاری چی بووە کە ئاوا بووە هۆکارەکە یاریزان سەبەبی خۆتی هۆشداری نییە ئێوە بۆ ڕادێ هۆشداریتان نییە کە ئاوایە بۆندەکان بەڵێ یاریزانان بەعام یعنی تا ڕادێک لەگەڵ قسەکانی کاپسەفینیمە یعنی دێم بۆندەکەن بێ ئەوەی خاڵەکانیش بخینەوە یعنی ئەو شتانە هەیە ڕاستە
خۆ هەمووشت ناکرێتن با بڵێن یەکێک تۆپی کوردستانە یان دەستەی کارژێریەکانە یاریزانان خۆیان زایدن کە هۆشداریان نییە یعنی ناتوانن با بڵێن بچن وتکاپ سەفین باسی کرد ساڵانێک ئەو شتە هەبوو بەڕاستی یعنی هەبوو کە یاریزان دەیتوانین لە ڕێگایەکی تۆپی کوردستان حەقەکانی خۆی وەگری بەڵام مەبلەغێک هەبوو دەوای ئەتوبی دەیەکی تۆپی کوردستان باش کاکسەفینە لە 100 تۆ وا دانە دەفتەرێکە لەم دەفتەرە 3 وەرەقەیە باشم 3 وەرەقەی ئەو نەزۆرە بۆ یاریزانەکە نتوانێت بیا بووی کە سبەی ئەو پارەی کە ئەخوڕی دەگەڕێتەوە سەر یاریزان لەسەر بکەن بڵێ ئەوە دەگەڕێتەوە سەر هۆشداری یاریزانەکە ئەسڵەن ئامادە نیە خاڵەکانیش بخینتەوە کە با بڵێن چی تێدایە لەوانەیە خاڵی تێدابی سبە دووزبەی ئاست خراپی تو لایەنەکە دەربکرێت یاریزانەکە تەوقیع لەسەر دەکات تەواو یعنی تو بەو شتەی ئامادەی زۆر شتکە هەیە لە خاڵبەندەکان یاریزانە ناخوێنەوە بەس تەنها تەوقیع دەکەن و دەڕواتن جا هەرچبی سبە دووزبەی حەقی بخورێ ئەو خاڵانەی کە دانرا لە بەرژەوەندی ویە لە بەرژەوەندیانەکەیە یەکسەر تەوقیعی دەکە و تەواوکە یعنی کە تەوقیعیش کرد ئەتو کەوا بە هەموو شتێکی ڕازی یاریزانان لەوەی با بڵێن خەتابارن بەڕاستی بەڵام ئەوەش ناکرێتن هەروە بێتن یعنی دەبێ یاریزانان تەتوێر بە خۆیان بکەن حتمما گیر و گرفت گەلێک زۆرە ناوتۆ کاکەسات یاریزانەکان چۆن نتوانین ئەو هۆشداریە بدەینە یاریزانان کە ئاوا مافیان نەخورە من دەمەوێت لەوە دەست پێ بکەم تەبیعی هەمومان لەسەرەوەی کۆکین یاریزان هۆشیارێکی باشی نییە بەڵام یاریزان چێە یاریزان ئەو گەنجەیە کە لە خوێندن دابراوە خۆ گەنجێک نییە کە مامۆستای زانکۆ بێ و زانکۆی تەواو کردبێ ئەو جابێتە بێ دیاری تۆ باشە زانکۆ و پەیمانگەکانی بواری وەرزشیش بەتەواوی کەسی تێ بەتەواوی کەم تەبیعی ئەوانەی زۆربەی یاریزانەکان ئەمە دەبینین بە چەند پچر تاق پەیمانگایەکی تەواو دەکەن گەنجی ئێمە زۆربەی ئەوانەنا بەشێکی زۆریان لە خوێندن دابراون زانکۆیان نەبینیوە دێن هەموو هیوایان لە چوارچێوەی ئیدارەی یانەیەک لە چوارچێوەی یاریگەیەک هیوای خۆیان لەسەر یاریگەی هەڵدەچنن بەداخەوە لەنێ ئەو یاریگەیە زوڵمێکی زۆریانێ دەکرێت خودی یاریزانەکانیش بۆ خۆی هۆشیارێکی باشیان نییە لەبەرەوە ڕاگەیاندنەکانیشمان ناتوان هۆشیارێکی باش بە یاریزانەکان بدەن یاریزانەکانی جورئەتێکی باشیان نییە یاریزانەکان پرسیارەکە ئەوەیە بۆ یاریزان جورئەتی نییە جورئەتی نییە لەبەر ئەوەی دەبینێ ئەوانەی تەمسیلی ئیدارەیانەکان دەکەن کەسانی دەسڕۆشت و بەرپرس و بزنسمان و یعنی نازانن چ بکەن لە دۆخێکن شکات سکاڵا دەکەن لەو لای بژەویان دەکەوێتە مەترسی گلەی دەکەن لەو لای ئیهمال دەکرێن ینی یاریزان ئێمە نابێت گلەی دەبێت چێ ئەو هۆشیاری بداتێ ڕاگەیانەکان وەک پێویست هۆشیاریان نادنێ ئیدارەی یانەکانیش من دەربڕینێک دەبڕم ئەو دەربڕین ڕەنگە قورس بێ بەس من دەمێت بە هەموو لایەک بڵێم ئیدارەی یانەکان داژی کراون باشە ینی تۆ ناتوانانی ئەوواکەین کاگەسەد باشە ئەو کۆمەڵشتی تر بەڵام با ئێمە بینە سەر بابەتی هاندەر باشە بزانین تا چەند هاوڵاتیان و گەنجانمان هاندەر یانەکان قسە ئەەکەینەوەێ ئەزام قسە و زیاتر پێەیە ئەمە پرسیارمان لە کۆمەڵی گەنج کردووە لێمان پرسیون ئایا قەت کاتان داوە بە خۆتان بچن سێریارەیەکی یەکێ لە یانە ناخۆیەکانی کوردستان بکەن و بە تایبەتی ببن بە هاندەریان و پاڵپشتیان بکەن بزانین گەنجەکان ئەڵە چی و ئەگەڕێنەوە گفتوگۆکان. وەکو گەنجێک تاسە کاتە بە خۆدا بچیبی بە هاندەر یەکێک لە میانە کوردیانە لە یاریگاکان دابنیشی و بیبی بە هاندەریان تا ئێستا بەس یەک جار چوومە بەس نادیبرایەتی بوو لە هەولێر چوومە زیاتر نەچوومە بۆ گەنجانمان کەمتر سەر ئەبن بە هاندەری یانە کوردیەکان لە یاریگاکانە وڵی ئەو تام چێژەی نییە وەکو ئەوانەی ئەوانە ئەوروپی و دەرەوەی وڵات ئیخۆمان بڕک ساردن لە یاریەکە نەسەحەکانمان یاریگایەکانمان بە یاریگا ئەچێتە نە شوێنەکان بەس ئەوەی باڵێن وەکو ریال مەدرید ئەوانە خۆ دەزانین کە یاریان باشترە و گەمەکە جم و زۆری زیاترە ئێمە وانە ئینتیمامەش تەواویشی پێ نەدراوە بە وەرزش وڵاتان یاریەکە بۆ خۆی یاریەکە کاسە با بۆ خۆی بە تا ئیسە هیچ وڵات دەگات و هاوکاری کوردستان بکە هیچ یاریزانێکی وڵاتان ناتوە هاوکاری تۆ بکە لە وڵاتاکە یاری بکەی ئەوەی کە لەوێدا ئەنیشێت بێن لە نەگەی خۆمان ناسێکن باشەوە مەلعەبمانەیە لە سلێمانی یانەی سیروانی نوێمانێ با بچن لەوە سێرکن تاوەکو لە تەلەڤیزۆن و لە کافەکان و لە کافتریاکان هەن دانیشن سەیری بەعزی یاریەکەکەن ئەوە هیچ بەلای منۆش یاو نییە هەتا ئێستا وەکو گەنجێک کاتە بە خۆداوە بڵێ چمە یەکێک لە یاریگاکان و سێری یاریەکی یەکێ لە میانە کوردستانیان ناکەم بەڵێ زۆر جار ڕۆشتوم من خۆم جمهوری نادی شێوانم خەڵکی گەرمەیانم زۆر جار ڕۆشتوم بۆ سەری یاری نادی شێوانە من لە هاندەری دەرمەنی خانم هەر ماڵشمان لە دەرمەنی خانە و سێ یاریەکانی دەرمەنی خانشتەوە دەربەنی خان بۆ بەناوبانگە ئەڵەن هاندەری کچ و کوڕ و هینیان زۆر زۆرە بەڵێ بۆچی ئەم ناوبانگیان دەرکرد چێژێکی تایبەتیە سەری و یاریەکەی یارێکی زۆر خۆشە ینی هەرچی خەڵکی دەرمەنی خانیان سێ یاریەکەکە
چ داوایەکە هەیە لە هاندەرانی شار و شارشکەکەی ئەوانەی تریش یان ئەڵێم هەمویان بڕۆم بۆ یاریگاکان و سەر یاریەکان بکەن تاموچێژی تایبەتی هێز. ئەمە ڕای گەنجەکان بوو کە زۆرینەیان ئەیانوت کە ناچن دابنیشن هانی یاریزانە کوردەکان بدەن یاخود یانە کوردیەکان بدەن. کاک ئامان چۆکاری ئەمە بۆ چیە گەڕێتەوە کە گەنجە کوردەکان هاندەری زیاتر یانەکانی دەرەوەن یاخود یانە نێودەوڵەتیەکانن؟ بڵێ زۆر هۆکار لەوەی کە بەڕاستی متعاو چێژ یاخود چێژ لە یاریەکانی خولی کوردستان زۆر کەمە. یاریزانەکانمان بە شێوەیەکی زانستی و ئەکادمی بەشێکی زۆری یاریزانەکانمان بە شێوەیەکی زانستی و ئەکادمی فێر نەکرانە لەسەر کارامە فەردیەکان لەسەر ئەوەی کە هەروە ڕاهێنەرەکانیشمان یا ڕاهێنەر یانەکان وە دەکەن. زۆری یاریەکانی کوردستان دەبینین بە یەکسامون تەواو دەبێت یاخود بە گۆڵی کەم تەواو دەبێت کە ئەوەش چێژ کەم دەکاتەوە. چێژ لە یاریەکان زۆر کەمە بەڕاستی یاریتری نێودەوڵەتیشە بۆ یەک بە دووش بۆ چێژێکی بڵێ بەڵام وەکو باسم کرد تەکتیکی تایە فەنیاتی تایە یاریزان خاوەن کارامەی فەردی باشی تایە ئەوە تاکە شت نییە. بەشێک لە یاریگاکانمان هەیە هەندێک لە یاریگاکانمان هەیە هەر شوێنی هاندەرانی نییە. ئەنەگەبین باسی ئەوەی بکەین کە هەندەر بۆچی نات یاریگامان هەیە هەر شوێنی ینی پێیژی شوێنی دانیشتنی هاندەرانی نییە و هەروەها زۆر هۆکاری تر هەیە. مەسەڵەن خۆزگە دەخوازی ینی کاکسەفینیش لێرەیە خولەکان مەسەلەن زیاتر هەندێکی بکەوتە شەوێ یاریەکان با بکەوتە شەو. یاریگامان هەیە یاریگای باشمان هەیە دەتوانین هەندێک لە یاریەکان بیخینە شەو کاتی یاریگای باشەکەی. کاکسەفی من لەنجامی گەڕان و گەڕان بۆم بابەتە بۆم دەرکەوت و زۆر لە گوگڵیشا هەیە هاندەرانی یانەی با بڵێ قەزای دەربەندی خان ویان کردووە عنی لە خواروی عێراق و سەرنجێکی خەڵکیان زۆر بەلای خوانە ڕاکێشاوە. باشە لە کاتێک ئەمە قەزایەکی پچکۆلەیە تەنانەت دیمەن لە کچیشیانە چێت ئامادا بێ خۆش لەوانێ بزانی. باشە لە سلەیمانی و هەولێر و دووەک و زاخۆ کە یاریگایەکی زۆر باشەیە و شوێنەکان لەو شوێنش باشترە بۆچی گەنجانی ئەو شارانە و کەمتر لە چاو گەنجانی قەزایەک ئەبن بە هاندەریانەکە؟ وڵام من دەستخۆشی لەو جمهورە خۆشەویستی دەربەندی خان دەکەم هەرچەندە دوێنێ ناپێرە لەیە بووم لە ناگام بووم یەکەم جاریشە لە ژیانم لە کوردستان لە عێراقیش هەتا دەتوانم بڵێم لە ناوچەکەش لە دووە لە عەرەبیش بەو شێوەم نەبینیوە وەکەوەی دەربەندی خان کە کچ ئافرەت زیاتر و لە یاریگا بکە زۆر بە حەماسەوە ئەوە زیاتر دەگەڕێتەوە ئەوەی من سرنجی زۆر ڕاشام زیاتر دەگەڕێتەوە بۆ خۆشەویستی شارەکەیان بۆ خۆشەویستی شارەکەیان ڕێزم بۆ هەموو ئەوانەی کە ناچن شارەکانی خۆیان ناڵێم خۆش ناوێت بەڵام ئەوانە زیاتر پێش یاریەکان بە دوو ڕۆژ زیاتر وەکو مامەستا ئیشارەتی پێدا هۆشیاری بە خەڵکەکە دەدەن هۆشیاری بە لە هەموو دام و دەستگا و لە ڕێگای ڕاگەیاندنەکەەوە لە ڕێگای فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکان هانی جەماوەەر دەدەن کە بێن ئەمڕۆ مەسەلەن فیلان ڕۆژ یاریان هەیە شارەکەیان لەگەر فیلانیانە ئیدی بە حەماسەوە هەمویان دێن بۆ ئەوی هەرچەندە یاریگایەکەشیان شیاو نییە داوە لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بەڕاستی یەک ینی سەبەبی ڕئیسی ئەوەیە کە ئەم خەڵکانەی زۆر نایانە یاریگا هۆکاری نەبوونی یاریگای باش و شیاو بۆ ئەو خەڵکانەی کە باشە یانەکانی تر یانەکانی هەولێر زاخۆ ئەوانە شیاون بۆ بەو شێوە شیاو نییە ئەو خەڵکەی بەڵام لە یاریگای دەربەنی خان باشترە بەڵام ئەوەی مەسەلەن ئەو کەسێک کە دەڵێ زیاتر سەیری یاری دەرەوە دەکات لەگەر یاری ناخۆەوە کاریتی ئەگەر بێت و یاریگایەکی شیاوی ڕێک و پێک هەبیتن کە ئەو گەنجە مەسەلەن ئەو دوو کاتژمێرە بێ لەو یاریگایە دانیشی نەک بێ لە یاریگایەک دابنیشی پاش دوو کاتژمێرەکە هەستێتەوە هەموو پانتۆڕی بتە قڕ و تۆز و ئەوە یاریگایەکەمان شیاو نینە ئەوانەی دروستکراوە وەکو پێویست نیە جێگای تومەحیمەی وەرزشوانان نییە دەبێت بێ لە زۆربەی زۆری شار و شارستکانی کوردستان بنیای تەحتی وەرزش دروست بکرێتنەوە بەەوە بنیای تەحتی نییە ئەوە شتێکە هەر سەدحیە ینی یۆی نییە کە ئەو گەنجە کە کافتریایەکەی بەجێ بێری بێ بۆ 2 ساعتە لەوێوی ینی هۆکارەکەی ئەوەی سەرەکی ئەم دەتوانێت بڵێم نەبوونی یاریگای شیاو و هۆشیارکردنی جەماوەریش تەسیرێکی زۆر زۆری هەیە ئەبێ ڕاگەیاندن ئەبێ هەموو لایەک بۆ دەوری خۆی ببینی و ڕۆلی خۆی ببینی
وەکو لێ دەربەندی خان بینیم بە چاوی خۆم بینیم زۆر جار ئافرەتم دیتە عمری لە 56 ساڵ زیاتر عمری پی لە یاریگا بینیتم هانی تیفەکەی دەدا کە لێم پرسیە هۆکار چێ دەڵێ کوڕەکەم شەو ناخەوی لە خۆشی ئەوەی بەیانی دەربەندی خان یاریە هەداوام لێ دەکە بەیانی وەرە لە خۆشی کوڕەکەم هاتووە هۆشیاری تەسیری زۆرەوە ڕاستی ینی تاسیری هیوادارم ئەو خۆشەویستێ بگەڕێتەوە ناو هەموو گەنجەکانی کوردستان باشە کاک ئامانج هۆکاری ئەو ببورە ماشەڵڵا 4 میوانن تێکەڵ یەکەم هەنێکات هۆکاری دابڕانی گەنجانی ئێمە بۆ هاندان و ئەو شتانە بۆچی ئەگەڕێتەوە من دەمەوێت لە گۆشەیەکی دیکەوە سەری ئەو بابەتە بکەم مامۆستامانس لە ڕووی زانستی تۆی پێوە ینی ینی ئاماژەی بە بابەتەکە کرد بەڵام بەڕاستی من وا دەبینم ینی هۆکارە کاریگەرەکە پەیوەندی بە چەند شتێکەوەیە یەکەمیان ڕاستە منی شۆک و بەڕێز کاکسەفین هەمومان تەمحی ئەومانە یاریگەی گەورەترمانە بێ بەس بڕاتان نەبێ هیچ پەیوەندی بە یاریگە و بەو پۆشتانەوە نیە بۆ پێشتر هەولێر بڕۆ 10 ساڵ 15 ساڵ بگەڕێەوە بۆ دواوە بزانە هەولێر چه هەندێک لە شارەکان هەنی داهاتن لە دەوری ئەو یاریگەی کۆ دەبوونەوە چونکە ڕۆحێکی خۆبەخشی هەبوو بەرژەوەندی مادی کەسی کۆ نەکردبووە بەڵام ئەوەی کە ئێستا ڕوودەدا خەڵک هاندەر میدیا بێزار بوون لەو دەموچاوانە ینی دەبینێ یاریزان ئەوانەی کە یانەکان بەڕێوە دەبن ئەوانەی کە تەمسیلی یانەکان دەکەن بۆ یاریزانی دەبینی تا دێبژێ و ژیانی دەکەوێتە مەترسی و بەرەو خوارەوە دەڕوا ئەوانیش تا دێ لەسەر حساب یاریزان بەرەو سەرەوە هەڵدەکشێن ئێمە ئەندامی دەستەی کارگەری وامان هەبوو وێنەی ناشرینیان پێشکەش کردووە خەڵک لیان دەتۆرێ بەڵام بەنسبەت شارۆچکەیەکی وەکو دەربەندی خان وەکو سەی سادق یعنی هیچ بەرژەوەندێکی مادی کۆی نەکردونەوە خەڵک خۆبەخشانەیشان بۆ دەکات تموحیان هەیە بەڵام هەر کاتێکیش بەرژەوەندی مادی لە هەر جێگا کۆ بێتەوە خەڵک هۆشیارە بای ئەوەندەی لیان تێدەگا دەتۆرێ هانیان نادا هانی چ بدەیت باشە کاک ئیڤان بەڕای تۆش وایە کە لەسەر حسابی ئێوە یاریزانان ئەوان ئێوەی گەنجی یاریزان ئەوان بە ئامانجەکانی خۆیانەگەن یاخۆ ئەوان بەرزترە بنەوە بەڵێ بێگومان ئەو واقعەکە لە کوردستان هەیە قسەکەی مامۆستا سعد زۆر تەواو بەڵام واقع لە یانەیەکی ئەوروپا بێ خۆ دەزانین ڕۆژنامەنووسەکان چیان بەسەرێن خۆیلام زۆ کەم تەرخەمە لەو نێوەندەی کە ناتوانێ ینی شتە ناشرینەکان پێشتانی ڕایگەشتی بدا ینی من ببوورە کە کاگیبانی ڕادەگرم یەکێک لە هەر هۆکارەکان کە ئەم دۆخی ئەوە هێشتوتەوە بەڵێ حکوومەت دەبێ شتێک بکە بەڵام ڕاگەاندن بەرپرسیارەتێکی زۆر زۆری لەسەر شانە کە بەم ڕۆڵی خۆی هەڵنەستاوە ڕۆژنامەنووسی ئێمە بە دیار یاریگەیەکدا دەنیشێت ڕۆژنامەنووسی وەرزشیمان ناڵم کەمە بەڵام بۆ ئاسەژ نییە کە کۆمەڵێک دەموچاو ئێمە دەستگایکی ئەلامیز باشمانەیە ینی ڕاگەاندنی باشمانەیە ڕۆژنامەنووسی ئێمە فێرکراوە ئەوە بیکەن بە پرد و داواکارەکان لەو ڕاگەیانانە بوەزنەوە من پێم وایە بدەنێ ئەوەی مامۆستا ئەسعەد ئەوەی مامۆستا ئەسعەد باس دەکات مەسەلەن لەسەر یانەکان کە باسی لەوەی دەکات کەم تەرخەمەوەنە منیش پشتگیری لێ دەکەم تێیدی دەکەم بەڵام خاڵێکی زۆر گرینگکەیە مەسەن یانەکان نزیکەیەوە 4-5 ساڵە چێ پشتگیریان دەکات چێ دامیان دەکات مەسەن ئێمە لە یەکێت تۆپی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان هاوکارمانە پاڵپشتمانە و هەمان کاتتا حکوومەتی هەرێمی کوردستانیش دەتوانین لێ پیسینەوەم لەسەر بکە لەسەر ئەو بجێ یاخود لەسەر ئەو پارەیەک یاخود ئەگەر کەم تەرخەمم ئەگەر هەر بە شێوەی بوو بەڵام ئەو یانانە چێ دامیان دەکات ئەوە ئەرچی حکوومەتە ئەگەر بێت و حکوومەت دامی مادیان بکە ئەو کاتە حکوومەتیش دەتوانانی لێ پیسێنی ئەویان لەگەر بکاتن بە هەموو شێوەیە کە نەتوانی ئیستحاقی ئەو یاریزانە نەش بکوە ئێستا کەس ساحب نییە لەو یانانە کەس ساحب نییە کە ساحبی نەبی ئەوەی قسەی مامەسا دەکە ئەوە نەتیجەیتی ئەیەکێتی تۆپی پێکاری چێکار ئەویشی یەکێت تۆپی کوردستانیان یەکێت تۆپی کوردستان کاری هەموو دنیا یەکێتی وەرزشیەکانیشیانەوەیە چاڵاکی ئەنجام هیچێکە فشار دروستکە ئێمە ناتوانین فشار لە سەریانە یەک دروست بکەن لەبەرەوەی وەزارەتی ڕۆشنبیری و بەرەوەرایەتی گشتی هەیە بەرپرسە لە ڕووی ئیداری و مالی لەو یانانە ئەوانیش تا ئێستا کە مەسەلەن هاوکاری وانەیان نەکردیان ئەوان ئەوەی مامەستا دەڵێ مەفروزە ئەوان بەو ئیشە هەڵدەستن داوای ئەو شتانە بکەن یاخود ئەو یاریزانەکانیش یەک یاریزانە تا ئێستا کە نەمدیتە بچی لە دادگا یاخود لە بەڕێبەرهاتی گشتیش کاتێک لە سەرۆک نادێک لە نادێک بکە بڵێ کاکە ئیستحاقی من یەک و دوو سێ تەنها ئەوەی من دەبینم لە ڕاگەیاندن یانەوەی دەبینی ڕوو مەفروزە یەک دوو یاریزان بچن لە شوێنەکانی یاسای تێدایە کە دادگایە محکەمەیە یاخودەوە بچی دەستخۆستحاق لای کاگیبان ڕێ ئەو قسێ قسەکەمە خۆی ئەو قسەی ئەڵێ کاکە غەدرتان لە ناکرێت ئەوە دادگا هەیە یاسا هەیە فەرم بڕۆم زۆر باشە دادگا هەیە ڕاستە بەڵام کانی ئەو نوسخەی با بڵێن کە عەقد دەکەیت و کان نوسخەکە لەکن یاریزان نییە هەلەکن ئەسڵەن یانەکان ئامادە نینە نوسخەکی ئەو عەقدە بدەنە
یاریزانان کاوی کاری خۆیان پێ لەسەر بکەن بەڕاستی یعنی ئەوانە هەموو کێشە ناتو دەچێت دادگا حتمما دادگا هەموو کاری بەڵگەیە هەموو کاری یاساییە چ دەبێ پێش دادگا چ دەڵێ خۆش بە قسەکردن ناکرێتن بکەیت سبە و دووز بێ پێم ئەو یاریزانم لە شوێنێشتر جێگای دەبێتەوە یاریزانە کێشەمان بۆ دروست دەکات ئەو یاریزانە ناکرێت گرێبەستی لەگەڵ بکەین لەیانەیەکی بەرز تۆ دەتەوێت یاری بکەیت دیاری تێدا دەکەی لە ناکاو دەبینی لەیانەکە دەرت دەکەن دەڵێن وڵات و شکایەتت کردیە دادگای ینی کاگەماس تۆڵی ئەم شێوازی غەدرکردن لە یاریزان لەلایەن یانەکانەوە یەک بە ئەگەر بێت و تۆ یاریزان لە لای من یانەیەکەم تۆ کێشە بۆ دروستکەی ئەمیش ئەگەر یانەیەکی تر بێ ئەمیش تۆ وەرناگرێ بەڵێ وەرناگرێ باشە کەواتە گەنج ئێمە چۆن دروست دەبێ ناتوانێت داوای مافی خۆی بکات چۆن دروست دەتوانم من ئێستا لەیانەیەک یاریم دەکرد 10 ملیۆن عقد بوو بە گرێبەستی ڕسمی 10 ملیۆن عقد لە یەکێت تۆپی کوردستان عقدم کردو گرێبەستەکە شماوە ئێستاش 10 ملیۆن عقدم کردو لەگەڵ یانەیەک بە شەرتێک کە وەکو باسی کرد کە سەتا ئەوەندەی دەبیدرێتی حد من گوتم سەتا چەندی دەجێڕنەوە با بجێڕنەوە بەڵام من گرێبەستی خۆم کە ئەو کاتە وەکو باسم کرد کە ینی فکرم فراوان بوو دەمزانی یاریزان پێویستە بەو شێوازە عقد بکە کە عقدەکەم کرد و نەشیان دامێ و ئێستا ساش بەڵام ئێوە باسی ئەوە بکەن کە ئاستی وەرزش لەگەڵ ئاستی سیاسی و ئابووری و اقتصادی هەموو شتانێ پێکەوە گەشە دەکات ئێستا ئەمە کوردستان تووشی چەندین شەڕ و ئاژاوە و مەشاکل بووە تۆ وەرزشەکە بەرەو پاش دەباتەوەڕاستەوانش کێشە بوون زۆر باشە چۆن وەرزش لە ئابووری و بزنس و سیاست بینە دەرەوە بکەین بە کارتێکی تایبەت جابان شتێکی تر پێ بڵێم هیچ نەبێ وای لێ بکەین خۆت ئەزانی پێشتر ئێمە ڕیفراندۆممان کرد بەرشەلۆنە ئەزانیت هەموو کەس زانەیە کاتێ هاندەریانی بەرشەلۆنەیە بە حکمی ئەوەی کە هاندەری ئەوەی لەسەری خوێندۆ ئەزانێت کە هەرێمێکێنای کەتەلۆنیا باشە بەمەوە کاتی سربەخۆییان کرد خەڵکی وڵاتانی دەرەوە ئاهاتن پشگیریانە کرد لەبەر خۆشەویستی بۆ بەرشەلۆنە دێ ئێمە چۆن وا لە وەرزش بکەین ئەم هەرێمی خۆمان بەو شێوە بناسیێنین و دەستی سیاست و بزنسی لێ بکەینەوانێ و بە نیشتیمانی بکەین بە نیشتیمانی یەکەمیان وەرزشش لە کوردستان هەر تەواوکەری ئەو دۆخە سیاسەیە کە لە کوردستان دابوونی هەیە ینی یەکێک لە هەر هۆکارە کاریگەرەکان پێویستە حکوومەت پلانێکی درێژخایانیە بێ و هەموو ئەو کەسانێک کە وێنەیەکی ناشرینیان لە ئیشی خۆیان پێشکەش کردووە دەستی حیزب و ڕقی سیاسی و حیزب کە قیامەتێکی ترسناکیان بەڕاستی حیزب سیاست قیامەتێکی ترسناکی بۆ دۆخی وەشوانان دروست کردو دەبێت ئەو دەستە بکشێتەوە بێنێت دەرێ دەبێت ئەو کەسانش لەسەر کورسەکانیان بزوڵێندرێن کەماوەی هەمە سەرۆک نادیمانێ لە 94ەوە سەرۆکە هەمانە لە 2000ەوە سەرۆکە هەمانە ختمەکەی بردوێتەوە ماڵی خۆی کەس ناتوانێت ینی ناتوانێت پرسیارێکی لێ بکە هەماگەسعات پێش لەگەڵ ڕۆژنامەنووسێکا قسەمە کە لەسەر ئەو قسەی کە ئێستا قساکە ئەی وەڵای پارە بەس لای سیاسیەکان هەیە بۆیە یانەکانیش لەلای ئەوانن ئەگینا تۆ بۆ باسی بزنسمان و ئەو هەموو دەوڵەمانە ناکەی کە لەم کوردستانە هەیە کەمیان هەیە کە ئەرکی سەرپەرشتیکردنی یانێ بگرناستۆ من پێم وایە ئێمە هەمومان دەزانین زۆربەی یانەکان لە ڕووی بزنسەوە کێشەیەکی ئەوتۆیان نییە بە تایبەتی ئەوانە کە لە خولی نایاب یاری دەکەن بەشێکی زۆریان خاوەن سەرمایانە خاوەن داهاتن هیچ پەیوەندیان بەوەی نییە یانیەوە نابێ یانەکان ینی هەموو ئەنجامە خراپەکانی خۆیان هەموو زوڵ مستەمەکەی خۆیان بۆ دۆخی دارایی دەگەڕێنەوە لە کاتێکدا من پێم وایە هیچ پەیوەندی بەوەی نییە ئێمە دەبینین ئەوانەی لە پشت یانەکان هەموو کەسانی بەرپرس و کەسانی حیزبی و خۆ هەمان دۆخەکە زۆر دیارە هیچ پەیوەندی ینی پەیوەندی بە دۆخی دارایی وە نییە حکوومەت ئاوری لێداونەوە ئیشی بۆ کردوون بەڵام کێشەکەی حکوومەت ئەوەیە کەسانی خراپ کەسانێک کاکە تۆ ناتوانانی 10 ساڵ 15 ساڵ 20 ساڵ یانەیەک داگیر بکەی کەسانی وامانەیە لە یانەکان ئینفانتینۆ و پلاتینی و پلاتەر بێنە لە هەڵبژاردن کە باکێ بڕکەیان بکە ناتوان لێیان بێەوە باش ینی بە شێوەیەک دەستیان ڕستە داگیر کردووە ئێمە ینی بەڕاستیەوە دۆخەکەیە ببوورە قسەکەشتە بڕم بەڵام ڕای کۆمەڵی خەڵکمان وەرگرتووە لەسەر ئەوەی کە ئایا گەنجەکانی ئێمە زیاتر کڕیاری درێسی یانە ناوخۆیەکانن یاخود یانەکانی دەرەوە نێودەوڵەتیەکان با بزانین ڕایان چی بووە. یانە کوردیەکان درێسیان هەیە بۆ فرۆشتن؟ لا ئێمە بەدەست ناکەوێت بەس تەنها هەولێر هەیە لەگە کوردستان. درێسی یانە کوردیەکان فرۆشی زیاترە یاخود یانەکانی دەرەوە ئەو نێودەوڵەتیەکان؟ تاکید یانەکانی دەرەوە زیاتر دەفرۆشرێت. حتمما یانە جیهانیەکان زیاتر دەفرۆش لەبەرەوەی خەڵک ناوی یاریزانەکان هەولێر نازانین چۆن درێسەکانی یانی هەولێر بفرۆشرێ و ڕاگەیاندنیش بەڕاستی کەمتر خەمە لە هەندێک کەلەوە یان ناخۆیەکان بە خەڵک بناسیێن. یانە کوردیەکان درێسیان هەیە بۆ فرۆشتن؟
بەڵێ بەڵام احتیمامی پێ نەدراوە. باشە درێسی یانە کوردیەکان زیاتر فرۆشی هەیە یاخود جیهانیەکان؟ جیهانیەکان دەرەوە. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە خەڵک زیاتر لایبەکانی ئەو لایبانەی کە لە ئەوروپایە دەیاناسن. هۆکارەکەی ئەم یانانە خۆی معتەریف نییە ئەم دەوریە کە بەڕێوە دەچی یعنی بەس ئەنجامە هیچ پاش ئەم ئەنجامە هیچ نیە یان لە دەرەوە هیچ مشارەکەی دەرەوە ناکە و یاریزانەکان وەکو محتەریف نینە. ئەمە ڕای خەڵک بوو باشە بەدڵنیاییەوە زۆربەی خەڵک هاندەری یانەکانی دەرەوەن و لەبەر ئەوەشە درێسی یانەکانی دەرەوە زیاتر ئەکڕن. بەس باشە کاک ئیڤان با پرسیارێک لە تۆ بکەم بە پێچوانەی شارەکانەوە لە شارۆچکەکان و قەزا و ناحیەکانە یاری تۆپ پێ بەرە و پێشچوونێکی زیاتری بەخۆیەوە بینیوە هۆکاری ئەوە بۆ چێگەڕێتەوە؟ بەڵێ ئەگەر تەمشا بکەین ئەوانە دەتوانم بڵێم نوێنە تازە هاتوونە ناو بارودۆخی وەرزش حتمما گرنگجی پێدەدەن احتیمام پێدەدەن هەم لەلایەن هاندەران و هەم لەلایەن با بڵێن دەستەی کارجێڕیەکان بەڵام ئەوانیش کۆمەڵێک کێشیان هەیە حتمما ئەگەر لایەن دەپرسی یەکسەر دێنە سەر باری دارایی بەڵام ئەمن یەکە ناکرێ یانە کار چاوی لە دەستی حکوومەت بێتن دەبێ بۆ خۆی با بڵێن دەهات بە خۆی پێ بکاتن بۆ نمونە یعنی زۆر بۆ نمونە تا ئێستا نەمدیتە لۆگۆ هیچ کۆمپانیایەک ئەو هەم کۆمپانیا هەیە لە کوردستان هیچ لۆگۆیەک کۆمپانیاک نابێنین بە درێسی یانەیەک دەتوانن بۆن بکەن لەگەڵ ئەو کۆمپانیانە با بڵێن بۆ ماوەی ساڵێک داهاتێک بۆ ئەو یانەیە پەیدا بکە ئەو کۆمپانیای ساڵانە و زائیدەن دەتوانن حتمما لە ڕێگای درێسی یانەکانیان شوێنێک دابین بکەن تایبەت بە درێسی یانەکان حتمما تەماشا بکەین لە دنیای هەمووی دەستەوانە هەیە لە فاحەیە درێس هەیە سەربوون هەیە ئەوان هەم دەتوانن با بڵێن بکەنە داهاتێک بۆ خۆیان هاندەرەیە حەز دەکاتن درێسی من لەبەرکاتن بەڵام درێسەکەی من تەنها دوو درێسە ئەوی جیاری پێ دەکەم پاشانەکە نازانم بدەمە چەند کەسان ئێمە زۆر گەڕین درێسی یانە ناوخۆیەکان زۆر کەمە نییە بێگومان ئەم وا دەڵێم ئەگەر بێت و بیانەوێ داهاتێک بۆ خۆیان پیاکەن ئەوەیە کە لە ڕێگایەکان دەتوانن شوێنێک دابی بکەن درێسی تایبەت بە یانەکەی خۆیان تێدا بفرۆشن هاندەرێ حەز دەکە درێسی من لەبەر بکاتن نییە دەستی ناکەوێتن یان درێسی یانەکە بپۆشێت نییە بێتن بەڵام قسەشەکەی کۆمپانیەکە بڵێ من لە کاتێکا بینم هاندەران کەمە باشە چۆن هاندەری یانەکانیش کەمە چۆن بۆن لەگەڵ یانەیەکا بکەم ئیسفادەی من چی ئەبێ خۆزان ئەوان لایانی بزنسی بیرەکەن دوستم حەز دەکەم قسەی کاگیوانی تاواکەم ببوورەگە پێ تەبیعی ئێمە ئەوەی کاگیوان باسی دەکا خۆی یانەکان هەمویان لە ڕووی بزنس وشتیان زۆر لێزانن لە ژیانی خۆیان زۆر باش پێشکەوتونەوە لەوەیان مەبەستیان نیە بۆ هەر یانەیەک هاندەرێکی باشی هەبێ ڕاگەیان نەکی باشی هەبێ ئەو یانەی فشاری دەکەوێتە سەرێ ئێمە لە یانەکانی دەرەوە هاندەر سەرۆکی دەگۆڕێ ئەوان مەبەستیان نیە ئەو هاندەرە گەرم گوڕێ بێتە ناو یاریگەکان مەبەستیان ئەوە نییە ئێوە خۆتان سەرەتایەکەی بۆ دەستان پێکرد ینی چەند ڕۆژە پەیوەندی بەیانەکان دەکەن بەس بۆی بێن لە ژووری جلگۆڕین ئەو بەرنامەی پێشکەشکەن دەرفەتیان پێ نەدان من ڕیپۆرتاژم کردووە سێ ژمارە موبایل لەسەر داخستوم ینی من یانە هەبووە تەنانەت ڕقەمی عائیلەکەشان لەسەر داخستوم پس بۆی نێم نەچمە ناو دۆخی یانەکانیان ئەوان مەبەستیان نییە ینی دەتوانن زۆر بە ئاسانی دەربەندی خان شارۆچکەیەکی بەم جۆرێ ینی سنتەری شاریش نییە ئێمە دەبین نستەکەن بەس لە یانەکان بە تایبەت یانە گەورەکانی شارەکان هیچ مەبەستەکیان نییە نیانەوێ بۆ خۆیان نیانەوێت دەتوانن لە کورتترین ماوە گەرمگوڕیەکی باش بخەنەوێ باشە کاک سەفین بە پێزانیاریەکانی ئێمە مەسەن یانە کوردیەکان لەلایەن چەند کەسێکە قۆڕ کراوە و ڕێگا بە فەیسی نوێ نادەن بە کەسی نوێ نادەن کە بێن ئەمە هۆکاری بۆ چێگەڕێت هۆکاری ئەوەیەوە بە یاسا کار دەکەنەوە یاسایانەیە هەڵداری هەڵبژاردن دەکرێت بە پێی یاسای وەزارەتی ڕۆشنبیری و لاوانەوە ئەوە وەکو ئەوە ئیلا حکوومەت دەتوانی دەستکاری لەمە بکات پەرلەمان حکوومەت دەتوانانی پێشنیار نەکردبووی ئەو یاسaya بگۆڕێن چەند ساڵە بووی کە ئەمە دووبارە نەبێتەوە بەردەوام هەمووتان هەر ئەو خەڵکیشی پەرلەمانە باشەڵام پەرلەمانەکانی پێشوو ئێستاژنیارێک ئەندام پەرلەمانەکانی پێشتر و ئێستاش خۆ خەڵکە چوبن لە لەژنەی وەرزشی خۆیان بە پسپۆر دەزانیەوان دەیان جەلال پەرێشانێ خۆی بە دڵسۆزی وەڵاوزەوە ئیشیوانە دەبێوان کار لەسەرەوەی بکەن نەیچی من و نەیچی وامەستا سعدە بچین بە سەرۆک نادێک بڵێن وەرە دەرێەوە مەعانەتەکە و مۆزوعەکان هەموو لە ڕووی لەو بەرنامەیە ڕوون کراوە مەفروزە پەرلەمانە حکوومەتە وەزارەتی ڕۆشنبیری و لاوانە بێ چارەسەرێکی گونجا بۆ ئەو حەلە دەگەر نا
ئەگەر نا تا هەیە دە بەرنامەی دیش کە مامەساس هەدا و قسانە بکە یا خودە من و قسانە بکەم ئەوەندە لەوانەیە تەسیریان لەسەر نەکرێ بە پێی ئەو ڕێمایی کە هەیە کابرا دەچی خۆی هەڵدەبژێری بە پێی یاسایەکە بە پێی یاسایەکەش دەنگ دەینیتن بەڵام ئەگەر بکرێ مەسەرەن وەڕانکاری بکرێتن بلێ لە 4 ساڵ زیاتر لە 8 ساڵ زیاتر لە 12 ساڵ زیاتر چکەم هەڵبژاردن ئەو حقت پێدەدا 100 ساڵی دیژبی بەڵام دەبی ڕێمایی تێدا بیت دەبی یعنی تااقەتی قدرەتی مەسەن وەرزش بەگشتی و تۆپی بە تایبەتی لە کوردستان پرۆفیشنەل و پیشەگەر نییە ئەو واقعا دامانە بە هەڵبژاردن کرا ئەوانە بە هەڵبژاردن هاتون هیچ یاسایەک نێ بتوانێوانە لا بدا لەبەرەوەی تۆ بەڵێ ناتوانانی لای بدەیت ئەوانش چۆن هاتوون کۆمەڵێکی ناشئین و ئەوانەی نێوجەوان و شەبابەکان کۆ دەکەن ئەو ڕاهێنەر پێ دەڵێ دەبێت سەوت بدەیتەوە دەنگ بدەیت ئەو فیلان ئەوان دیاریەکەن دیاری دەکەن کە تۆ زۆر لەسەر ئەو یاریزانە دەکەیت کە حەز دەکات لە لاوانی یانەیەک یاری بکاتن ئەگەر دەتەوێت یاری بکەیت دەبێت دەنگ بدەیت بۆ کەسە ئەگەر دەنجی نەدەی ئەو کەسە ئەوە تۆ لە لای من یاری ناکەی خلاص من یاریزان بۆم ناوێرم یەکسەر دەچم سۆتی دەمی هەر چێ بیتن مزرمبی باشبی خراپبی چاکبی ئەوەیە کێشەکە ینی ئەوان بە یاسایی لە شوێنی خۆیانن بڵێ بڵێ بە یاسایی لە شوێنی خۆیانن بەشێکی زۆری شانۆک و باسی کرد لە زانستی وەرزشی نازانی لە بەڕێوەبردن نازانێ نە لە شێوە زانستیەکەی خوێندیتی لە بەڕێوەبردن نە بە شێوە کردداریەکەش دەزانیتن ینی ئەوەیە کێشەکە تو ئەوەش دەیکەیتە بەرپرس لەسەر چێ لەسەر وەرزشی ئەو یانەیە کەوت کردە بەرپرس بە حەق خۆی هاتووە کابرا چۆن بە حەق خۆی مافی کۆمەڵە لاوێک و گەنجێک کاتێ و یان لەیانەیەەکە تۆ ئەگەر نەچی دەنگ بدەیت بەو کەسە ئەو تۆ لەو یانەیە نەماویت دەست خۆش بێ حەزم کرشتێک باسکەم وەرزش لە کوردستان دەکرێت تەنها بۆ ئەوی بڵێن هەیە ناکرێت بۆی با بڵێن پێشکەویتن تەنها بۆ دەکرێت با بڵێن چۆن هەیە ئێستاوە ئەو وەز بارودۆخی ئێستاکە تێدانێ ئەو هەبوونە ئەخ ئەوە سوودی نیە نەیاریزانێک پێش دەکەوی نەیاریزانێک گرتە پیشەگەر ساڵانە تەمشا بکەین ئەو هەموو هیچ سوودمەندێک نابی وەرزشوانان بەڕاستی بەتایبەت با بڵێن ئەگەر بە عامیش تەمشا وەرزش بکەین کات ئەو پێشکەوتنە نییە باشە بێژە بچینە سەر چارەسەر وڵاتێکی وەکو بەرازیل هەندێک شوێنیان هەیە هەژار نشین بە پێی پەتی یعنی بەبێ پێخواسی بە کوردەکەی یاریەکەن ڕاستێ مە خزمەت گوزاری لە وەرزشیشمان کەمە بەڵام لە هەندێک شوێنی ئێوە باشین لەوێ یاریزان دروستە بێ ئاستێرە دروستە بێ لێرە دروست نابێ باشە ئایا هۆکارەکەی تەمەەن کورتی گەنجەکەی کە 5 ساڵ بەرداوامە بیان 6 ساڵ بەرداوامی وازیلێنیان هەر ئەوەیە خۆ باشە گەر کەسی حەز و خولای بۆ شتێک بێ ئەڵەن ئەگە گەنج دەستی دایە کارێک هەر ئەگا بە ئامانجێک ڕاست بەڵێ بخۆی تەمەشا لێرە شتێکەیە ئەتوو کاتێک با بڵێن پێش دەکەوی لە وەرزش حتمما ئەگەر تەمشا ئەو بەهرەمەندانە بکەین حتمما دەبی پاڵپشتێک هەبی بۆوانە پاڵپشتەکەش لە ڕووی هاندەر لە ڕووی ئەعلام ئەوانە هۆکارن ئەو یاریزانانی کە تو باز دەکەی لە بەرازیل لە کۆڵانانن حتمما بەهرەچیان تێدایە پاشانەکە ئەتوو ئەو یاریزانە دەستەیانەیەک کە دەچوە ئەو یانێت تەواو پرۆفشناڵە پێش دەکەویتن مامۆستا لە ڕووی ئەکادمیۆنەوانی باشتر بزانانی ئەو منداڵە ئێتیمان پێ دەدرێت گرنگی پێ دەدرێتن سەبر حتمما تەتوێر دەکاتن وەکو ئەوەی ئێرە نییە ئەمە لێرە یاریزان هەیە ئێستا لە با بڵێن خولی نایب دەکات زۆر کەم و کوڕی هەیە تا ئێستا ناتوانانی بە شێوازێکی ئەکادمی تۆپی پێ بکاتن بەڕاستی کێشەگەلێک زۆرە ئەو کێشانەش بەڕاستی هەمووی لێک با بڵێن دەبێت ڕاستیەکان چێ دەری بخاتن هەمووی ئەلامە بەڕاستی ئەمن دەبێ ئەلام لەو ڕۆوە زۆر باشەوە ئێمە زمینەکەمان بۆ ڕستانی فەرمو دەریخە ئەوە دەری دەخەین ڕاستە بەڵام بەتەنها بەنگۆ ناکرێتن دەبی ئەوە با بڵێن ئیش لێسە بکرێتن بە بەرنامەکە و دووتەوە ناکرێتن دەبی ئەو دەنگە بگەوتە لایانی سەروی کەسایەتی با بڵێن زۆر بەرز بۆی ئەو دەستەی کارجاریانە بگۆڕێن من هەر لێرە پێشتان بۆکەم خۆ کاک جەلال پێرەشان سادە دەرەکەی بێنە دەست ئەو لە پەرلەمان کاک جەلال ینی هیوادارم کار لەسەر ئەو شتانە بکاتن خۆشی ئەو مەعاناتانە هەمووی دەزانی هەم یاریزانان هەم یانەکان هەموو شتەکان دەزانی هیوادارم کار لەسە بکاتن هەموو وەرزشوانان دەتوانە بڵێن چاویان لە کاک جەلال لە بۆی لە پەرلەمان ئەوە دوای بەرنامەکە توان ئەو کار کاگەسات ئەڵێن لە کوردستانە وەرزش لە ئاست تاکە ینی یاریە تاکەکانە زۆر بەرەو پێشەوە چوون ینی زۆر ناو هەیە بەڵام یاریە تیمەکان وەکو فوتبۆڵە بالێ ئەو شتانەیە زۆر لە دواون هۆکاری ئەمەیان چییە؟
خۆمە لە سەرای بەرنامەکەەوە هەر باسی هۆکارەکان دەکەین بەز من دیسان ینی هەندێک لە هۆکارەکان دووبارە دەکەمەوە بەڵام بە شێوازێکی دیکە دەری دەبڕم ینی هۆکارەکە یەک لە هۆکارەکان ئەوەیە دەبێت حکوومەت پلانی هەبێ و دووش بزانێ وەرزشی داوەتە دەستی چێ دەبی خاتە دەستی کەسێکی ئەمین کلی بزانێ خوارچەند قساکەین هەرێنەوە سەر ئەو بابەتە بڵێ هەموو کێشەکان لە ئیدارەی یانەکانەوە سەرال دەدا ینی تەنانەت لاشیان دەی کەسێکی کارتۆنی لەوێ دادنێن هیچ تەنانەت جوڵاندنی ئەو ئەوە بەدەست نییە ینی شتەکان قۆڕ کراوە دەبێت بێتە دەرێک ڕێگە بە کەسانی دیکە بدەن من یەک لە هەڵبژاردننی یەک لە یانەکانتان پێ دەڵم هەمویان بە هەمان زۆرە من هەمووی هەفتەیەک پێش ئێستا بە دوواداچوونم کرد 5 ئەندام بە حەقی خۆیان دەرچوون بەس لەبەرەوەی گەنجن و دەیانەوەی بیرکردنەوەیکی نوێیان پێەیە هەر پێنجیان ئەسڵەن لە ماڵە دانیشتون من تحدایان دەکەم بەستم یانەی شێوانەیە تا ئێستا بەشدار یەک کۆبنەوەیان پێ نەکردوون بەس لەبەرەوەی ویستویانە یعنی کەمێک لەو قۆڕخکاریە یانەکە بجوڵێنن یانەکان داژی کراون ئیدارەکان داژی کراون دەبێت حکوومەت زۆر بە هوشیاری مامەڵە لەگەڵ ئەوەی بکە کەی ئیداری یانەکان لەم دەستە ڕزگاری بوو ئەو کاتە دەتوانی ینی هەناسەیەکی قوڵتر هەڵبژی و دەتوانی ینی ئەم دەستە مردووی کە ئێستا ڕووی لە وەرشی کوردستان کردو دەتوانی زیندوی کەوە لە ئێستادا دۆخی وەرشی کوردستان وەستاوە یعنی بڕواتە بێ یعنی هەبوونی ئەوەندەی ینی هەبوونی بە زیان شکاوەتەوە بۆ سەر هەموو یاریزانان باسی بەرازی لێت کرد لەسەرەوەی سکاوتەیە کە کۆمەڵە خەڵکێکن دەستنە بەرازیل یاریزان هەڵدەبژێرن با ئەمە حکوومەت دەڵێن زۆر شتی باش کراوە دەڵێن شتی چاک کراوە هەر چۆنێکی خولەکان بەڕێدەوێت خۆ باسی بەرشەلۆنەت کرد گوتت لە کاتی ڕیفراندۆمیان بەرشلۆنە لە هەفتەی ڕیفراندۆمیان یاریان هەبوو دنیا کە خەڵک لە ناو یاریگا بوو بەبێەوەی سیاست و وەرزش تێکەڵ بکرێت بڵێ یعنی ئێستا بەرازی لەوەی باست کرد پێویستمان بەوەی ئێمەش بتوانین کەسانی شارەزا بێنینە وڵاتەکەمان ئەوانەی بەهرەمەندن بیان دۆزێتەوە بیان باتن بۆ دەرەوە هەتا ئێستا بیلیۆ نەکرێتەوە من وەکو تاک چەند جار تەکلیفم لە خەڵک کردو ئەوانەی کە لە دەرەون و کوردن و بزنسمانن تەکلیفم نیان کردو کاکە وەرە کەسی بەهرەمەندمان هەیە وەرە دەتوانی پشگیری بکەیت تۆ یەک کەس هاوکاری بکە کەەوە بەهرەمەندە تەمەنێکی گەنجە و بارەمەندە بتوانێت پشگیری بکەیت بچێتە وڵاتێکی تر مەشق بکاو لە ئەکادیمیا بە شێوەی زانستی تۆپی پێ فێر ببێت ئەگەر تۆ لەگەڵ ئەوە بکەیت خەڵکێکی زۆر دوای ئەو دەرگایە دەبێتەوە خەڵکانێکی زۆر هەم تاموچێژ لە خولەکانمان دەبێتن هەم خەڵکانێکی زۆر سوودمان دەبێتن و وەرزشی کوردستان دەستخۆش کاک سەفین ئێوە وەکو یەکێتی تۆپی پێ ئەتوانن چی بکەن بۆی گەنجانی ئێمەش بتوانن زۆر پێش بکەون وەکو مەسەڵەن یاریزانەکانی تر وەکو میسیکە ساڵانە 100 ملیۆن یۆرۆی هەیە یاریزانێکی ئاوا باش دروست بکەین و هەروەها دووبارە هاندەرەکان بچنەوە ناو یاریگاکان ئێوەتوانن چی بکەن بۆەوە ئێمە بەڕاستی ئەو زروفەی قەیرانە دارایی لە کوردستان ڕوویدایە چەند ساڵە ئەرچی خۆمان زۆر بە زیادیش کردووە بە شایەدی هەموو لایەک لە لژنە ئۆلۆمپیسی یەکێتی وەرزشیە تەنها یەکێتی تۆپی کوردستان توانیتی ساڵاچەکانی خۆی بەردەوام بیتن ئەو ساڵاچیانەی 2017 ئێمە ئەنجامماندا لە ڕۆژی لە دامەزراندنیەوە تا ئەو ڕۆژ ئەوەندە چاڵاچێ نەکرایە هەوڵمان زۆر داوە لە دەرگای هەموو لایەکمان داوە شەرمیشمان بەخۆ نەکردیە بۆ گەنجان بۆ ینی بۆ وەی وەرزش نەوەستێ مەقسەدم تۆپی پێ بەرپرسم لە تۆپی پێ بۆ ئەو گەنجانە دوورکەونەوە لە زۆر شتی خراپەوەوانە هەوڵماندایە چاڵاچەکانمان لەسەر هەموو ئاستەکان چ لەسەر ئاستی قوتابخانەکان چ لەسەر ئاستی تازە پێگەیشتوان لاوان هەتا لەسەر ئاستی کچانیش لەسەر ئاستی هەڵبژاردەی پارێزگەکان خولی پلەنایە خولی پلەیەکان ئەو گەشەی بەڵێ ینی وەرزشی کچان هەیە هیچ پێدرێ بەڵێ چۆن هیچ لە ئەعلام باسەکرێن ئەرچی ئەعلامە بەڵام ساڵانەمە پاڵەوانتیان بۆ دەکەینەوە ساڵە لەسەر ئاستیانەکانیش بۆمان ئەنجامدان و لەسەر ئاستی پارێزگەکانیش ئەنجاممانداوە ئەم ساڵش چی بووە بەڵێ دەستکەوتیان هەبووە دەستکەوتی باشیانەیە ئەوەی کچ دەیکا لە کوردستان لە تۆڕەکان ناتوانێت لەبەرەوەی هەڵبژاردەی عێراق ئەوانەی مامۆستا بزانی دەتوانم بڵێم ئەگەر 11 یاریزانگەمەی بکات 10 یاریزانی کووردە ئی کوردستان لە هەڵبژاردەی عێراق یاری دەکەن ئاستی کچان لە تۆپی پێ لە کوردستان زۆر بەرەو پێشچوون دەگەڕێتەوە ئەفۆن دەگەڕێتەوە بۆ چالاکیەکانی یەکێتی تۆپی کوردستان بۆیە من لێرە بەڕاستیدا با ئەو چالاکیانە بۆ وانێ ناکەم بۆی بۆ کوڕی جووا بێت هەیە بۆ کڕش ساڵانە دوو چالاکی بۆ کچان دەکرێت نۆ چالاکی بۆ زۆرن پرسیارەکان زۆرن بەڵام ئێمە گەشتینە کۆتایی پرۆگرامەکە زۆر سپاس بۆ ئامادەبوونتان بە هیوام کە سوودی هەبوو بێ بەڵام لە کۆتایە ڕێی هەر کامێکتان وەرەگرین بەچیە.
هیوادارم ئەو قسانەی کە کردمان سوودی هەبێت بۆ پێشخستنی تۆپی پێ لە کوردستان باسی و کەم و کوڕیانەکرایش داوا لایانی پەیوەندیدار دەکەم کە جۆمان لێ ڕابگریتن لەبەرەوەی تۆپی پێ لە کوردستان دەمانەوێت زیاتر بەرەو پێشی بین یاریزانی و ڕاهێنەر و جەماوەر و ڕاگەیاندنی باشمان هەیە بەڵام بەداخەوە پاڵپشت و پشگیری زۆر باشمان نییە بۆیە ئەو قسانەی کە کرا ئیشاڵە جێگای خۆی دەگرێت داوا لەلایەنی پەرلەمانیش دەکەین کە هاوکارمان بی لە خولی نوێ بۆەوەی بتوانین یاساهەک بۆ تۆپی پێ یاخود یاسایەک بۆ وەرزش لە کوردستان دەربچێت تاکو ئەو یاریزانانەش کە باس کرا کە حەق و ئیستحاقیان دەخورێتن یاخود غەر زوڵم و غەدریان لێ دەکرێت لە لایەنیانەکان و یاخودیانەکانیش کە حەقیان واخو لایەنی پەیوەندیدار دەکرێت بە پێ ئەو یاسایی کە پەرلەمان هەوڵمان لۆ بدا دەربچێت ئێمەش بتوانین بە پێ یاسایەکان کار بکەین. کۆی قسەکانمان هەموو ئەوەی گرتەوە کە ئێمە یاریزانان هەمیشە مافمان خورا و پێم وایە ئەگەر وا بەردەوام بیشتن زیاتریش مافی یاریزانان دەخورێ لە داهاتوو ئەوە زەرەرێکی زۆر بە یاریزانان و بە وەرزشی کوردستان دەگاتن بەو هیوایان بە هەموو لایەک ئەو دۆخەی کە ئێستا وەرزشی کوردستان تێیدا چارەسەر بکرێتن. من وەکو خۆم بەڕاستی ئامادەمە هەموو ڕاستیەکان بڵێم هەر کاتێک هەبیتن لە هەر شوێنێک لە هەر یانەیەک بم ڕاستی ئەو شوێنە دەربخەم بەو هیوایم وەرزشی کوردستان پێشکەوێتن هەموو خەڵکیش با بڵێن هانی وەرزشوانان بدەن و وەرزشیان خۆش بێت. لەم پرۆگرامە هەومان لەسەر ئەوە کۆک بووین کە گەنج لە کێشەدایە گەنجی یاریزان زوڵمی لێ دەکرێت گەنج ستەمی لێ دەکرێت هیوادارین هەموو ئەوانەی لەم پرۆگرامە خراە ڕوو ڕایگشتی بێتە خەت حکوومەت زۆر بەجددی ئاور لەم بابەتە بداتەوە و ئەم بابەتە ببێتە هۆکارێک بۆ ئەوەی هەموو کورسی هەموو ئەو کەسانە لەق بێ کە دەستیان بەسەر ئیدارە یانەکان داگیر کردووە هیوادارین زمینەیەکی باش بێتە پێش ڕوخساری نوێ لەمە دوای ئیدارە یانەکان بەڕێوە بن. هیوادارم ینی لەو پرۆگرامە توانی بمان پەنجە بخینە سەر بەشێک لەو کێشانە بتوانین گەنجی کورد بگەینە ئاستێکەوە ڕۆشنبیر بێ بتوانێت گەنجی کورد بگەینە ئاستێکەوە پیشەگەر بێ و پرۆفیشنەڵ بێ بە تایبەتی لە تۆپی پێ و ینی ئەو کێشانەی کە هەیە ئەوانەی بەرپرسن لەسەر بتوانن ئەو کێشانە چارەسەر بکەن بۆ ئەوەی ئاستی تۆپی پێ لە کوردستان زیاتر بەرەو پێش بچی و تۆپی پێ بە زانست بکرێ بۆ ئەوەی بتوانین هاندەران بگەڕینەوە ناو یاریگاکان خەڵکان زیاتر و ڕاگەیاندنەکان زیاتر پەرە بە تۆپی پێ بدەن ئەمەش بە ڕۆژێک و دوو ناکرێ پێویستە کە زیاتر خەمخۆری وەرزش بین زیاتر خەمخۆری تۆپی پێ بین بۆ ئەوەی دیسانوەکو باسم کرد ئاستی تۆپی پێ بگەینە ئاستێکی پیشەگەر و پرۆفیشنەڵ.